کارتی نیشتیمانی ئەوڕۆ سێزدەی دوو کردنەوەی فەرمانگەی کارتی نیشتیمانی سۆران لەو دەڤەرە هەوڵماندا کە فەرمانگەک بکەینەوە هەم وەکو سنتەرەکی خول و ڕاهێنانە بەنسبەت فەرمانگەکانی دەوبەر دووەمینیش لە کۆی 43 فەرمانگە ئەوە فەرمانگەی هەفتەمینە کە لە شاری هەولێر دەکرێتەوە. دەستخۆشی لە کارمەندەکان دەکەم، ئەرک و ماندیبوونەکی زۆریان کێشایە، زۆر هەوڵیاندا هەتاوەکو ئەو فەرمانگە بکرێتەوە. وەکو دەزانن ئەمە هەموو وڵاتە پێشکەوتەکانی دنیا دەمانەوێت شێوازی خزمەتگوزاری، گواستنەوەی خزمەتگوزاری لەگەر هاوڵاتی بە شێوازێکی سەردەم و مۆدێرن بێت و سوود وەگرتن لە بواری تەکنەلۆژیا لە ڕووی ئایتی، دانانی سێرڤەرات و کۆمپیوتەر و کارمەندی شارەزا لە بواری ئەلکترۆنی و هەر کارمەندێک یوزەرنێمی خۆی هەبی و پاسوێردی هەبی کە ئەوە شێوازەشی نووە لە ڕووی ئیشکردن هەوڵ دەدەین لە داهاتوو هەموو فەرمانکان کەش بکەینەوە. ئەو پێداویستیانە بریتە لە پڕکردنەوەی فۆرمەک پێشەوەی بستە فەرمانگەکە دەتانی بستە سەر مەوقعی کارتی نیشتیمانی. لەو ڕۆڕە دایرەی ئەحوالی سۆران دەست بەکار دەبێت، ئەکتیڤ دەبی، کارا دەبێت. ڕەگەزنامەی عێراقی هەوی ئەحوال مەدەنی لەگەر کارتی زانیاری لەگەرە خۆی دەبات و سەردانی فەرمانگەکە دەکات. بەس فەرمانگەی کارتی نیشتیمانی سۆران لەو ڕۆبەولاوە ڕەگەزنامە ناکرێ، هەوی ئەحوال مەدەنیش ناکرێ، تەنها کارتی نیشتیمانی پێدەدەین. سۆرانمان هەیە و دیانەشمانە، دایرەی ئەحوالی سۆران و دیانەمان. ئێستا ئەمە فەرمانگەی سۆرانمان کردەوە، ئەوەی نووسەکانیان لەسەری نووسرایە دائیرەتە ئەحوال سۆران دەتانن سەردانی فەرمانگەی کارتی نیشتیمانی سۆران بکەنەوە.